بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین ئاری بە خۆشحاڵیەوە کاتێک باسی توێژینەوە ئەکرێت لە کوردستانی خۆشمان زۆر هەنگاوی باش ئەبینرێت زۆر کەس هەیە لەم بوارەیە هەنگاوەکەی چڕ کردوێتەوە توێژینەوە لەسەر بابەتە زانستەکان بە تایبەت ئەنجامەیە وە بە خۆشحاڵیەوە لە زۆر ماڵپەڕی جیهانیش ئەم توێژینەوانە ئەبینیت بڵاو ئەکرێتەوە جا زۆر جار ڕێکخستنێکی پێویستە ئیشن لە ئێستای ڕێکخراوێکەیە ناوی ڕێکخراوی کەیسای نەهاتووە با بڵین کاری لەسەر ئەم توێژینەوە نایابانە کردووە لەسەر پەیپەرە نایابەکان کە خۆی ناوی لێناوە وە دیت کەسانێک کە توێژینەوەکەن بانکێشتیانەکەن توێژینەوەکانیان بەشداری پێکەن ڕیزبەندیان بۆ ئەکەن و بۆ ئەوەی کە ئەم کارانە بە قەولێکە وتمان ڕێکی بخەنوە هەنگاوەکان لە ئاڕاستێکی دروستا بڕوە. ئەڕێنە لای میوانی بەڕێزی بەرنامەکەم مامۆستا ساسان محەممەد ڕێکخەری هەشتمین سیمپۆزیۆمی پەیکەرە نایابەکان کە پەیپەرە نایابەکان بە هەماشۆکردمە واتە لە بواری توێژینەوە زانستیەکانایە و خۆی زیاتر زانیاریمان پێشکەشەکات ئەمان تیشکیان خسۆتە سەر چ بابەتێکی زانستی بۆ توێژینەوەکان چۆن هاتون توێژەرەکانیان کۆ کردوێتەوە و ئەمە لە کۆتایە چ سوودێک بە بواری توێژینەوە لە کوردستانە ئەگەینە دووە جوانێکەشی لای ئەمە کاریان لەسەر نەک تەنیا هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقا کاریان کردووە هەر بۆیە بابڕێنە لای مامۆستا ساسان بەخێر بە مامۆستا ئامادەبوونە ئەگەر پێمان بڵیت ئەم هەنگاوە زانستیە چۆن ئێوە ڕێکتان خستووە. سەرەتا سڵاوتت لە بینەرانی کەناڵی کورسا زۆر سپاس بۆم دەرفەتێکە بێمەتان بەخشین ئێمە وەکو ڕێکخراوی کەیسایان بۆ توێژنەوەی زانستی کە لە ماوەی چەندی ساڵە لە بواری توێژنەوەی زانستیە کارەکەین و دروشمەکەمان بە کللتورکردنی توێژنەوەی زانستیە لە کوردستان و عێراق و لە جیهانیشدا ئەم ساڵ بۆ هەشتمین ساڵ لەسەر یەک هەشتمین سیمپۆزیۆمی پێپەر نایابەکانمان ئەنجام داوە پێشتر ئێمە بەستەنها سیمپۆزیۆمی یەکەم تاوەکو سیمپۆزیۆمی پێنجەم بەستەنها لە ئاستی هەرێمی کوردستانە بوواتە پارێزگەکانی هەرێمی کوردستان کە ئێمە دە باشترین توێژنەوەی زانستیمان هەڵبژارد و خەڵاتمانەکردن بەڵام ئێمە بە پێویستمان زانی دواترا کە کەسانی زانستخواز و ئەکادیمی و مامۆستایانی زانکۆ داوایان کرد کە تەنها هەرێمی کوردستان نەبێت و تەواوی عێراق بێت بەڵکو ئەم چالاکیمان ئێمە زیاتر گەورەتر کرد و ئێستا بە خۆشحاڵیەوە لە هەشتمین سیمپۆزیۆمی پێپەرە نایابەکانە ئێمە دە باشترین توێژنەوەی زانستی لەسەر ئاستی عێراق واتە هەرێمی کوردستان ناوەڕاست و باشووری عێراقیش لەخۆ ئەگرێت و توێژنەوە باشترینەکان دیاری ئەکرێت و پاشان خەڵاتیشەکرێت چڕتریشەکە وایە ئەوەی کە لەسەر ئاستی عێراق بێ بەدڵنیایەوە ئێمە ئەتوانین بڵێن لەو توێژنەوەی کە بڵاو کراوەوە زیاتر لە 20,000 توێژنەوەیە بۆ ساڵی 2024 چونکە ئێمە توێژنەوەکان ڕیزبەندیمان بۆ ئەو توێژنەوەانە کردووە کە لە ساڵی 2024 بڵاو کراوەتەوە بێت تازە بێت بەدڵنیایەوە بۆیە ساڵی 2025 بان لە خۆ نەگرتووە چونکە پرۆسەی ڕانکینکردن و ڕیزبەندیکردنەکەی کاتێکی زۆری پێویستە و ئێمە تەنها و توێژنەوەمان لەخۆ گرتووە کە لە ساڵی 2024دا بڵاو کراوەتەوە چەند توێژینەوەتان بۆ هاتووە ئێمانە هەمووی ببشخێنرێتەوە بەدڵنیایە دەرەنجام ببینن یان لە خەسێکیان کورتکراوەیەکی پوختەیەکی ئەبێنن یەکێک لەو شتانەی کە پێویستە ئاماژەی پێ بدەین پێوەرێکە کە ئێمە بۆ پێی چی پێوەرێک ڕیزبەندەکەمان ئەنجام داوە پێوەرێکی پێوتێ پێوەری سناپر واتر سۆرس نۆمەلایز ئەنوەڵ پێپەر ڕانکینگ ئەمە پێوەرێکی جیهانیە و لەلایەن ڕێکخراوەکی خۆمانەوە بەو ئەزمونەی کە لە بابەتی توێژنەوەی زانستی هەمان بووە پێوەرێک دروست بووە کرایتریایەک دروست بووە کە لەسەر بنەمای ئەو پێوەرە ڕیزبەندەکە ئەنجام دراوە کە وای لێ کردووە کە ئێستا ئێمە وەکو سۆفتوێرێک و توانین بڵێن داتابەیسێکمانەیەکەوە کات کە ڕیزبەندەکە ئەنجام بدرێت لەژێر چاودێری توێژەرە بە ئەزمونەکان کە چەندین ساڵە ئەزمونیان هەیە کە بە خۆشحاڵی ئەمە وای کردووە کە بکرێتە پەیپەرێک و توێژنەوەیکی زانستی لە گۆڤاری ئینتەرناشناڵی زانستیە بڵاو بکرێتەوە واتە لە جیهانەکانە بڵاو بکرێت یعنی ئەو توێژینەوانی کە لەم سیمپۆزیۆمەیەوە بەشداریان کردووە لەم چالاکی زانستیە پێشتر ئەوێ بەشداریان کردبێت لە گۆڤارێکی زانستیە یان نە بەڵێ ئەوێ پێشتر لە گۆڤارێکی زانستی بڵاو هەمەیەکێکە لە مەرجەکان یەکێکە لە مەرجەکان اینجا گۆڤارە زانستیەکەس پێویستە گۆڤارێکی زانستی باوەڕپێکراو چونکە بەداخەوە ئێمە ئێستا ئەزانین گۆڤاری زانستی ئەوانەیش کە توانین بڵێن فەیکە ئەوانشمان هەیە بەڵام ئەوانشمان ڕانکین کردو ڕیزبەندیمان کردو لە خۆمان گرتووە چونکە ڕاستەخۆ ئەوانمان ئەکسکلود نەکردوواتە وامان نەکردو کە ئەوانە داخلی توێژنەوەکان یان بڵێن سیمپۆزیۆمەکە ئێمە نەبێت یەکەم جار سێرمان کردو بۆی کە بزانین لە چی جۆرناڵێک لە چی گۆڤارێکی زانستی بڵاو کراوەتەوە و دواتر بڕیا لەسەرەوە دراوە کە ئەم توێژنەوانە لە ڕانکینەکە دەربێن کورد گۆڤاری خۆی هەیە توێژەرەکان بتوانن توێژینەوەکانی تا بڵاوکەنەوە بەدڵنیایەوە بێتە نەچێتە ناو ڕانکینەکەەوە بەڵە بەدڵنیایەوە لۆکا ئێمە جۆرناڵی هەرێمی کوردستان و عێراقشمان هەیە بە بەدڵنیای ئەوانش ئەو توێژنەوانش کە لەو گۆڤارە زانستیانە کە بڵاوکراوەتەوە لە خۆی گرتووە واتە تەنها ئەوە نییە کە بڵێن ئێمە لەسەر ئاستی جیهان بێت چونکە لە کۆتاییە
هەر گۆڤارێک لە هەر شوێنێک بێ سەر بە وڵاتێکەوە لە وڵاتێکە تیمێکی هەیە کە بەڕێوەبە و بە دڵنیایەوە بە خۆشحاڵیشەوە لە هەرمی کوردستانە گۆڤاری زانستی باوەڕپێکراومان هەیە کە توێژنەوەی زانستی ساڵانە تیا بڵاوکرێتەوە. باش لە چ بوارگەلێک هەیە ئەم توێژینەوانە؟ ئەو توێژنوانەی کە لە بابەتی زانستە کردداریەکانە زۆرتر بڵاوکراوەوە ئێمە ئەوانەمان لەخۆگرتووە واتە توانین بڵێن پزیشکی، ئەندازیاری، کیمیا، فیزیا، بایۆلۆجی، کۆمپیوتەر ئەمە ئەو زانستە کرددارانە کە زۆرتر ڕاستی پەیوەندی و پسپۆڕەکە ئێمەوە هەبوو کە ئەو کەسانی کە ناو ڕێکخراوەکەیمان لەو پسپۆڕیانە نابوون بۆیە ئەتوانین بڵێن لە داهاتووە هەوڵ دەدەین کە بتوانین ئەم پسپۆڕیە یان ئەم بوارەی زانست فراوانتر بکەین لە کورسان و جیهانە بەڵام لە ئێستادا بەس تەنها لە زانستە کرددارەکانە توێژنەوەکان لەخۆگرێت. باش بۆ توێژەر سامپڵی توێژینەوە واتە ئەو بابەتی کە هەڵە بژێدرێت توێژینەوەی لەسەر دەکات دەبێت تازە بێت نوێ بێت وەشتێکی نوێ بخاتە سەر خەرمانی زانستوانە هەموو ئەم توێژینەوانی کە هاتۆ بەوە هەمووی تازن هەمووی بەڵام پرسیارەکەی منەوەیە توێژینەوەی تایە یعنی بڵی ئەگەر ئەمە بێت و دەرەنجامی توێژینەوەکە بە کردداری بکرێت ڕەنگە دەستکەوتێکی زۆر مەزن بێت لە بڕووی زانستەوە بۆ هەرێمی کوردستان داهێنراوێ بێت دۆزینەوەیەک بێت بیزەبت ئێمە لە بابەتی توێژنەوەی زانستیا چەند جۆرێک توێژنەوەمان هەیە یەکێک لەو جۆرە توێژنانە ئەوەیە کە تۆ ئینتەرڤێنشنێ بکەی واتە کارێک بکەی کە بتانی کارێکی کردداری ئەنجام دەبووی کە بزانی نەتیجەکەی چێ و ئەنجامەکەی چێ بۆ نمونە ئێمە پسپۆڕەکەی خۆمان پسپۆری بابەتی پزیشکی زۆر جار ئەکرێت بۆ نمونە نەشتەرگەریەکی تازە کە ئەنجامەدرێت و دواترم نەشتەرگەری ئەزان کە ئەنجام و ریزڵتێکی باشیە بێت ئەمە ئەکرێتە ڕێنمایی دەرێک و ڕێنماییەک بۆ تەواوی پزیشکانی جیهان منەسا بۆنە پسپۆڕێکم هەیە لە بۆنە بابەتی سنگە دڵە هەر شتێکی تر ئەزانم کە سێرچەکەم بۆ بەردەوامی و بەردەوامی سێرەکەم بۆی کە بزانم ڕێگای تازە هەیە بۆی کە کەمتر نەخۆشەکان ئازاران پێ بگات لە کاتێکی زووترە چارەسەر وەربگرن بە دڵنیایە توێژنەوەی وای زۆر زۆرتیایە کە ئەمە توانێت ببێتە هۆی ئەوەی کە پێشکەوتنێک لە بابەتی زانستا دروست بکات و سوودێکی زۆ بگەینە بۆ بابەتی و بواری مرۆڤایەت کە ئەمە بۆنمە کۆمپانیاکان ئەو شوێنانی کە پەیوەندیدارن بەم بابەتە ئاگادارەکرێنەوە ینی هیچ هەمانگێکتان کردووە لەسەر ئەم بابەتە بۆنمە تۆڵی 20 توێژینەوە 20,000 توێژنەوە چەندتان وەرگرتووە توێژینەوە خەڵات دە باشترین توێژینەوە یعنی ئەو کۆمپانیانەی کە پەیوەندیدارن بەو توێژینەوەوانە ئاگادار بکرێن بڵێن ئەم بابەتە هەیە توان ئەوەیشی لەسەر بکەن خۆ لە دنیادا خۆت شارەزاتری هەندێک توێژینەوە هەیە بە پارێکی خەیاڵی ئەفرۆشرێ بە کۆمپانیایەک لەبەرەوەی هەموو ڕێگەکانی بۆ ئاسان کردو و دوێتی فەرمە مەزەڵاتەکەی تۆ بەس بیخ هەموو کارەکانی ئەنجام وانە ئەم هەمانگیەتان هەیە یانجارێ ئەوەتان دەست پێ نەکرد لە ڕاستیە ئەو هەمانگیە ئێمە توانین بڵێن لە سیمپۆزیۆمەکە کە ئەوان دەباشترین توێژنەوەکە ئێنین لەوێ پێ بە هەموو خەڵکی ڕائگەێنین لە ڕووی میدیاوە ڕایگەنی کە ئەم دەباشترین توێژنەوەی سەر ئاستی عێراقە و لە هەمان کاتە ئەو کەسانی کە ئێمە بانگێشتمان کردووە کەسانی بەرپرسانی حکومی بەرپرسانی ئەکادمی و زانستین هەموو کەسانی کە لەوێن ئەزانن کە ئەم توێژنەوەانە پێویستە و گرنگن و بە دڵنیایەوە توێژنەوەکان ئەبینن لەو شوێنەدا کە ئەمە بێتە هۆکارێک و هەنگاوێکی باش بۆی کە توێژەران زیاتر هان بدرێن بۆی کە ئێمەش بتوانین سوود لەو توێژنەوە کراوە سوودی لە ببینیم چونکە بەداخەوە ئێستا خەریکە وای لێت لە وڵاتانی تازە پێشکەوتووە واتە دیڤلۆپینگ کانتریەکان وای لێ هاتووە تەنها ئێمە ئەتوانین توێژنەوەیەک ئەکرێت و بەبێ ئەوەی کە هیچ سوودێکی هەبێت بەڵام ئێمە ئەم سیمپۆزیەمە بۆ ئەوە ئەنجامەدەین بۆی کە بتوانین کە هانێکی توێژەرام دەین بڵین کە ئەم توێژنەوەانە ئەنجامەدرێت تکایە با ئێمە بۆ وڵاتی خۆمان و بۆ بابەتی مرۆڤایەتیش بتوانین سوودی لێ بگین و بتوانێت بێت هۆی پێشکەوتنێک بابەتی زانستا ئینشاڵڵا. جەمام ئۆستا ساسان ئێستا هەندێک لەم توێژینەوانە بەپێی ئەو ئیمکانیەتی ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە ناتوانە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە هەر لە بەرنامەکەی ئێمەیە کەسێک بووە توێژەر بووە خۆی مامۆستای زانکۆ بووە ڕووەکێکی لە کوردستان دۆزیوەتەوە ئەم ڕووەکە ئەتوانێت بۆ دەرمانی شەرپەنجە بەکاربهێنرێ بێگومان ئەمە لە دەرمانەکانە ئەکرێت سوودی لێ وەرگرلانێ ئیمکانیەتێکە ئێستا ئێمە هەمانە نەتوانن دەرمان لەسەر ئەم ڕووەکە دروستکەن بەڵام بەقسەکەی ئاری ئەو مادە خامەکەی دۆزیوەتەوە ئەوەی کە دەرمانەکەی پێ دروستەکەی هەندێک جار ئەبێت لەم نێوەندەیە لینکێک دروست بکرێت توێژەرەکانی ئێمە لەگەڵ دەرەوە لەگەڵ هەندێک کۆمپانیا لە بواری دەرمانسازی هەندێک کۆمپانیا بەقسەکەی بەڕێزت لە بواری دروستکردنی ئامرە پزیشکیەکە ئەکرێت بۆ نمونە لە ڕێگەی ئێوە ئەم لینکە دروست بکرێت یان لە خەیاڵتانە هەیە لە بیرۆکەتانە کار لەسەر دروستکردنی ئەم پردوو لینکە بکەن یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە کە ساڵ لە دوای ساڵ ئەم چالاکی گەورەتر بێت و کە چالاکیەکە بۆ چالاکیێکی جیهانی توێژەرانی هەرێمی کوردستان و عێراقیش لەگەڵ توێژەرانی ترا لەگەڵ کۆمپانیەکانی ترا کۆنتاکتێکیانە بێت پەیوەندیێکیانە بێت بۆی کە بتوانن توێژنەوەکانیان سوودی لێ ببینێت ئێستا بەڕێستان ئاماژتان بە نمونەیەکی جوان کرد ئێمە بمانوێت نەمانوێت سروشتی هەرێمی کوردستان
کۆمەڵە گیا و ڕۆکمان هەیە کە بەدڵنیاوە لە وڵاتێکی ئەوروپیانیە کە لە وڵاتێکی ئەمریکانیە کەسێک نایە لە ئەوروپا بێت توێژنەوەی بکات لەسەر ڕۆکێک کە لە هەرمی کوردستان ناشزانێت چییە بەڵام ئێمە بەدڵنیاوە ئەزانین کە کۆمەڵە ڕۆکی جیاوازمان هەیە و ئەم ڕۆکانە و ئەم گیا و ڕۆکانە ئەکرێت سوودی زۆ باش هەبێ و بابەتی تەندروستی بەڵام پێویستی بەوەیە کە توێژنەوەی لەسەر ئەنجام بدرێت بەڵام ئەشتوانم ئەوە بڵێم کە بەشێک لە توێژەران کە بەڕێستان باسان کرد کە مامۆسای زانکۆن و توێژەران ئەنجامەدەن پارێ و کولفەیەکی زۆری تێچێت کە لە ڕاستی ئەمە پێویستی بە پشتیوانیەکی زۆری حکوومەت هەیە چونکە دواتر کە ئەنجامێکی باشتە بوو بە دڵنیاتانەکەمەوە کە کۆمپانیەکانی دەرمان خۆیان پەیوەندیەکەن بەو کەسانەوە کە چۆن ئەتوانین زیاتر توێژنەوە بکەین و دڵنیا بینەوەی کە ئەمە بێتە دەرمانێکی تازە چونکە بابەتی پزیشکی یەکێک لەو نمونانە بە بەرداوامی لە پێشکەوتنایە پێشتر بۆ ئێمە لە بابەتی نەشتەگەریە ئەگەر کەسێک نەشتەگەریەکی ڕێخۆڵەکیۆرێکی بۆ ئەنجام درایە پێویستەکە ئۆپن سەرجری بۆ بکەواتە نەشتەگەریەکی کراوی بۆ ئەنجام بدرێت بەڵام ئێستا وای هاتووە کە ڕێ لاپرۆسکۆپیەوە واتە لە ڕێگەی سێکوونەوە بە ئامێرێکە چێتە ناوە و نەشتەگەرێکی بۆ ئەنجامەدرێت ئەمە ساڵ لە دوای ساڵ بەرەو پێشکەوتن ئەڕوا و بابەتی دەرمانیش بە هەمان شێوە بابەتەکانی تری ئەندازیاری بە هەمان شێوە و زانستە کردارەکان لە بوارەکان تریشە بە هەمان شێوە بەڵام ئەمە پێویستی لە هەنگاوی یەکەم حکوومەت کە سەپۆرتێکی باش بکات و ڕاستەوخۆ بتوانێت ئەو کۆنتاکت و پەیوەندیە دروست بکات کە بتوانن کۆمپانیەکان یان شوێنە ئەکادمیەکانی شەرت نیە بەستەنا کۆمپانیەکان بێت چونکە ئێمە لە دەرەوە زۆر جار کە ئەگەر نەخۆشخانەیەکمان هەبێت لە پاڵ نەخۆشخانەکە زانکۆیەکشمان هەیە ڕەنگە ئەمە لە کورسانە کەمترەوە ببینی بەڵام لە نەخۆشخانەکانی ئەمریکا یان لە ئەوروپا ئەتوانین بڵین کاتێک کە نەخۆشخانەیەک هەیە لە هەمان کاتە بە هەمان ناوەوە بە هەمان موەسسەوە ناوەندێکی ئەکادمیش هەیە کە بە بەردەوامی توێژنەوە کات بۆی کە بتوانێت نەخۆشخانەکە سوودیشی لە ببینێت هیواداری ئەمەش بێتە دەرفەتێک بۆی کە ئەو توێژنانە بە تەنها توێژنەوەیەک نەبێت و سوودی لە ببینێت باش زۆر جار من دوا پرسیاری من ئەمەیە کە ساسان بەڕەخنەمان ئەگەر لەوەی کە لە نێو زانکۆکاندا توێژنەوەکان دەکرێت بۆ ڕەفەی کتێبخانەکان وانە هەند کەم لەم توێژینەوانە ئەکرا بە دوتوی کتێبێک و بۆی کە خەڵکانی کتر سوودی لێ ببێنن لە ناو ڕێگەکانی ئەنجامدانی توێژینەوە یەکێک لە بەشەکان ڕەنگە خۆت زۆر شارەزابی لەو بوارەیە توێژینەوەکانی پێشوو من توێژینەوەم کردو بۆیە گەڕان بەدای توێژینەوەکانی پێشوو بخۆی ئەوەنە ئاستەمە بۆ توێژەر زۆر جا دەسی ناکەوێت ئەم 20,000 توێژینەوەی کە هاتوتە لا ئێوە وێبسایتێک ئەپێک شوێنێک هەیە توێژەرەکان ئەگەر دەستیاندای هەر توێژینەوەک بۆ توێژینەوەکانی پێشوو بگەڕێنەوە بەلای ئێوە سەرچاوێکی زانستی من حەزەکەم ئەم پرسیارەی بەڕێستان بخۆزمەلەوەی کە زانیاکی زۆترش باسکەم لە سیمپۆزیۆمەکە ئێمە کێشی کورت و پخجووامان بێژگەلەوەی کە ئێمە دەباشترین توێژنەوەی زانستی سەر ئاستی عێراق کە خەڵاتەکەین لە هەمان کاتە ڕیزبەندی تاوای توێژنەوەکانی جیهان کە 4.6 میلیۆن توێژنەوەیە ڕیزبەندی ئەکرێت و دواتر ئەم توێژنەوانەیە لە وێبسایتی فەرمی ڕێکخراوی کەیساینەوە بڵاو ئەکرێتەوە کە هەموو کەسانی زانستی و ئەکادمی ئەتوانن سوود لەو توێژنەوانەوە ببینن و بزانن نوێترین زانست و توێژنەوە لە بابەتی هەموو زانستە کردارەکانە چین و ئێمەش خۆشحاڵە بین کە لە ڕێگەی ئەم شاشە جوانە ئێوە بتوانین خەڵک بانگێش بکەین کەسانی زانستی و ئەکادمی بۆی کە لە ڕۆژی یەکشەمەواتە سپێنیە لە پارێزگای هەڵەبجە ئامادە بن بۆ بەشداریکردنم ئیڤێنتە ناوازەیە دەستەکانە خۆش بێ مامۆستا خەریەشەمین سیمپۆزمی پێپارە نایە بەکان دەستی خۆش باز بێ زۆر خۆشحاڵ خۆش